لەلای ئێمە چەندی ببەخشی ڕسق زیاتر دەکاتن ببەخشینیش کەم ناکاتەوە لە وڵاتی مە. برای بەڕێز شەرم مەکە خانەوادەکەت بە برسێتی مەهێڵەوە فەرموو ئەوەی پێویستە بۆ مناڵەکەت بی بە لای من چونکە ڕسقی تۆ من لای خوددایە. ئەمە دروشمی دوکاندارێکە کە تایبەتە بە دروستکردنی کولێرە کە گەنجێکە دانیشتوی شاری هەولێرە ماوەی زیاتر لە 20 ساڵ لە وڵاتی سوید ژیاوە ئێستا گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر دوکانێکی داناوە تایبەت بە دروستکردنی کولێرە. لەم ڕێگایەوە وەکو خۆی دەڵێت دەیەوێت خزمەت بە کەم دەرامەت و هەژارام کات بۆ ئەوەی سوودی لێ ببینن. جا ئێستا خۆی لای منە خاوەنی دوکانەکە قسەی لەگەڵەکەم سەبارەت بەم کارە خێرخوازیە. سڵاو دەبێ ئێستا شێروان سپاس بۆ دەرفەتە سەبارەت بەم دروشمەی کە بەڕێستان لەوحەیە نووسیتە ئامانجی تۆ چییە دەتەوێت لەم ڕێگەیەوە خزمەت بە چێ بکەیت؟ سەرەتا بەخێراتتان دەکەم لە بۆ کولێرە بەڕۆنی کوردستان وەکو خزمەت بە کەس خزمەت بە تاقە شەخص نییە بە خوشک و برایەنە ئەوانەی کە نیتیان کەم دەرامەتن لە وڵاتەکەمان لە شارەکەمان حەزم کرد لە بۆوان شتێکی نمونە دروستکەین. باشە وەستا شێروان بەڕێستان کە ماوەی چەند ساڵێک لە سوید ژیاون هیچ شتێکی هاوشێوت لەوێ بینیوە؟ وەڵای لە بەناوەی لە وڵاتی سوید شتی وامان نەدیوە کە ئەو هالانە بری ئینسانیەتی بیتن وەکو کوردستان نییە وەک چار پارچەی کوردستان شتێک هەبیتن کە برێ بە خۆڕاییە لێروکانە ئینسانیەتمان هەیە عەشایریە دینە وڵاتەکی دیندارە لەلای ئێمە چەندی ببەخشی ڕسق زیاتر دەکاتن ببەخشینیش کەم ناکاتەوە لە وڵاتی مە بەڵام پێچەوانەیە لە وڵاتەکانی دیکە وەکو ئەوروپا ئێستا من خۆم 20 ساڵە لەوێ دادنشم هەتا ئێستا شتی وام نەدینیوە. باشە ڕۆژانە خەڵک دێت لای ئێوە کە کولێرە بێ بەرامبەر بباتن بە خۆڕایی بالفعل هاتیە بە خۆڕایی بیباتن. ئەمڕۆ کەسات ئەوڕۆ تقریبا 3 نەفەر هاتووە 2 نەفەر 3 نەفەر هاتیە دوانیان هاتوونە بە خۆڕایی دایتمانێ و ئەوی دیکەش هاتیە کە نیوەی پارەکە لە دەست بووە ئەویشمان دایتەوە وتیتی لە دەستم نییە ئەویشمان پێشکەش کردەوە چیشی ویستێ بردیتی. باشە وەستا شێروان باس لەوە کرد کە پێشەوەی داخلی لایڤەکە بمگوتێت کەسانێک هەیە کە لە ڕووی مادیەوە خواپێداویشن تواناشیانێ بەڵام لە هەمان کاتدا داوا دەکەم بێ بەرامبەر تۆ چیەڵێ بەو کەسانە؟ وەڵای نەفەرانە هەیە لە دەبینی لە هەموو شتێک هەیە بەس هیوادارم لەو نەفەرانە نەفسیەتی کەستکە نەخۆن ئەرکێکی دینیە کە یارمەتی برا و خوشک برایەکانمان بدەین ئەوانەی کە نەبوونن و ئینسانیەتیش خۆشە کە ئینسان زەمیری هەبیتن بەس تەمەشای بەرچی خۆی نەکاتن و تەمەشای زجی خۆی نەکاتن گوناعە ئێستا نەفەرمان هەبیتن برسی بیتن ڕۆژەکەی تێی کەوتوونە ئیە هەندێ نییە بەس فکر لە بەرچی خۆت بکەیەوە و لە زجی خۆت بکەی. باشە وەستا شێروان شوێنی تۆ لەکوێ بۆ کەسانێکەوە بتوانن سەردان بکەن بێ بەنام شوێنەکەیمە لە بازاڕی کوردستانە قەدیم پێمان دەگوت عیسەدام بازار عیسەدام تەنیشت سەیدلێ سازندا 6 اسپنێ تا 12 شوێ لێرەینە بە بەردەوام بۆ هەموو کەسێکە هەرچی خوشک و برایە بابێتن ئەوەی کەمە لە نیەتی بەخێر بێتن.